بەناوی خۆی بەخشینەوە میرەبان من دکتۆر هەریان پسپۆری نەخۆشیە هەناویەکان و ڕەبۆ حساسیت ئەمڕۆ لەم کورتە ڤیدیۆیەدا وەڵامی کۆمەڵێک لە پرسیار دەدەینەوە لەسەر کۆکە. کۆکە چییە؟ کەی پێویستی بە چارەسەرە؟ ڕاستە کۆکە بەشێکە لە سیستەمی بەرگری ئینسان و هۆکارانە چین کە بنەهۆی کۆکە. بەڕێزان کۆکە وەک لە لای هەمووتان ئاشکرایە بەشێکە لە سیستەمی بەرگری لە کەسێکی تەندروستە. کۆندامی هەناسە لە ئینسانە ئەکرێتە بەشی سەرەوە کە لە لوتۆ دەست پێەکە پاشان گەرو تا گاتە قوڕقوڕاگە لە قوڕقوڕاگەوە جارێکی تر بەشی خواروی بۆریەکانی هەوا و سنگ دەست پێەکە. لای هەمومان ئاشکرایە کاتێکە کەسێک تەنێکی بێگانە پوشکەیەک یان دەنکە برنجێک ئەکەوێتە بەشی سەرەوەی بۆری هەوا و لوتی ڕێگەی پشمەوە فڕی ئەیاتە دەرەوە. بەڵام ئەم هەمان تەنیاخ و لە کاتی خواردنە دڵۆپە ئاوێک یان دەنکە برنجە بکەوێتە بۆری هەناسەتەوە تا لە قوڕقوڕاگە بەرەو خوارەوە ئەمە لە ڕێگەی کۆکەوە وەک سیستەمی بەرگری ئینسان فڕێ ئەدێتە دەرەوە. واتە کۆکە کاتێک دروست ئەبێت کە بۆریەکانی هەوا و گرژە بێ لە بەرامبەر یا زمانە بچکۆلە یاخود پێڵن ئیپیگلۆتس داخراوە. لە پڕێ ئەم ئیپیگلۆتس ینی زمانە بچکۆل ئەکرێتەوە بەهۆی زەختێکی زۆر دروست ئەبێت و ئەو تەنە بێگانە فڕێاتە دەرەوە. بە نمونەی ئەگەر بێت و میزەڵانێک زەختی لێ بکەیت لە پڕێ کابی تەقینیان دەماوانەکەی بکەیتەوە بە زەختێکی زۆر ئەو تەنەی لە ناوێتی فڕێاتە دەرەوە. ئەمە لە کەسێکی ئاسایە واتە ئەگەر کەسەکە تەندروست بە هیچ نەخۆشێکی نەبێ بەڵێ کۆکە بەشێکە لە سیستەمی بەرگری ئینسان. پێویستی بە چارەسەر نییە و پێم وابێت هیچ کەسێکی تەندبواری تەندروستی چارەسەر بۆم جۆرە حاڵەتە دانانێ. بەڵام ئەگەر کەسەکە نەخۆش بێ واتە کۆکەیەکی هەبێ بەهۆی نەخۆشیەوە توش بوو بێ ئەمە کرێتە بە دوو جۆرەوە. ئایا کۆکەکەی وشکە یعنی بەڵغەمی لەگەڵانە یاخود کۆکەکەی تەڕە بەڵغەمیشی لەگەڵایە. ئەگەر کۆکەکەی وشک بێ زۆربەی حاڵەت ئەمە بەهۆی حساسەتی بۆری هەوا بەهۆی ڕەبەوە بێ یاخود بەهۆی بەڕیشاڵبوونی سیەکانەوە ئەبێ کۆکەیەکی ڕقی وشک کە کەسەکە ئیزعاجەکە و ناڕەحەتیەکە ژیان و خواردنی لە تێگایە. بۆیە لەم کاتەیە پێویستی بە چارەسەر ئەبێت. واتە ئەمە بەشێکە لە ڕەفعل بەرامبەر ئەو نەخۆشیە نەک بەرگریج بۆ نەخۆشیەکە بەڕاستی. بۆیە زۆربەی دکتۆرەکان یان پسپۆرەکانی بواری هەناسە و بۆری هەوا کۆمەڵی چارەسەر ئەنووسین بۆم جۆرە نەخۆشیانە بۆم جۆرە کۆکەیە کە لە دژە هیستامینەکان پێک دێ زۆر جار کۆرتیزۆن زۆر جار عیلاجی چارەسەر بە شروب ئەدەین بۆ نەخۆشانە بۆی کۆکەکان دامرکێتەوە و ژیانی ئاسایی خۆیان بکەن. جۆری دووەمیان کە جۆری کۆکەی تەڕەیاتە کۆکەکی بەڵغەمی پێوەیە. ئەمە زۆربەی حاڵەتەکان بەهۆی هەوکردنی بۆریەکانی هەواسیەکانەوە دروست ئەبێت کە پێڵەن نیمۆنیا یاخود ئەکیوت برۆنکایتس لە هەندێک نەخۆشی ترا کە پێڵێن برۆنکیکتیسس واتە تەوەسوع بوونی بۆری هەوایەکان. لەم حاڵەتەیە بەڕاستی جیاوازە چارەسەرەکەی واتە نابێ عیلاجێک بدە بە نەخۆشەکە کە کۆکەکەی دامرکێنێتەوە چونکە لەم حاڵەتەیە کەسەکە بەهۆی کۆکەوە ئەو تەڵغی بەڵغی و ئیتیهاباتی دروست بۆ فڕێاتە دەرەوە. وەمە لە زۆربەی کاتە جۆرە شروبێک یان جۆرە عیلاجێکین کە نەرمکەرەوە و مقەشعە واتە کۆکە و بەڵغەمەکە هەڵەکەنێ و فڕێاتە دەرەوە. ینی لە ڕاستیە لە کاتی نەخۆشیە ئەلەم دوو جۆر کۆکەی وشک بێ یاخود کۆکەی تەڕ کە بەڵغەمی پێوەیە لە هەردوو بوارەکە پێویستی بە چارەسەرە بەڵام چارەسەرەکان جیاوازە. واتە ئەو چارەسەری بۆ کۆکەی وشک ئەیدەین زۆر جیاوازە لەو چارەسەری کە بۆ کۆکەیەکی تەڕ ئەدرێت. تەنها حاڵەتێک کە پێویستی بە چارەسەر نییە ئەوەیە کە لە کەسێکی تەندروستە کاتێک کەسەکە تەنێکی بێگانە پوشکەیەک یان دەنکە برنجێک ئەکەوێتە بۆری هەناسیەوە لە ڕێگەی کۆکەوە ئەتوانێت فڕێ باتە دەرەوە و نەجاتی بێت. سمارت وەرچەرخانە